سلااو بەڕێزان پۆستەکەم کرد لەسەرەوەی چۆنەتی تەقدیمکردن لە بۆ ئەمریکا بە لۆتەری پرسیارێک زۆرم لەهاتکەوە چۆن پڕدەکرێتەوە فۆرمەکان لۆی ئەو ڤیددیۆم دروست کردێ لەسەر چۆنەتی پڕکردنەوەکەی زۆر ئاسانە خۆزێک دیخەتی خۆتی بدەیت کەمتر لە 5 دقەی دەبێتن. ئێستا دەزانم زۆر نووسینگە هەیە لە هەولێر یاخود لە شارەکانی کوردستان خەڵکی ئیستیغلال دەکەن و پڕکردنەوەیان بە 20,000 یان زیاتر کەمتر 5 دقەی دەبێتن کەمتر لە 5 دقە بەدیقەت بە لەسەرەوانی کە باسی دەکەمەوە و زۆر ئاسانە و پڕ دەکرێتەوە. هەوڵدا شێریکە لە خەڵکی تریش بنێرە بە ئەوانیش چانسەچیان نەبیتن ئەگەر خوا کردیە قسمەت ڕەزیمە بە کاتێکی خۆش. سلااو بەڕێزان، ئەوڕەکە باسی چۆنەتی پڕکردنەوەی ئەو فۆرمە دەکەین کەەوە با بڵێن بە لۆتەری مەشهورە، لۆتەری ئەمریکا. لینکەکەەوە لەسەر لێرە ئەوە لینکەکەیە https://dv program.state.government state government ئەوە موقعی ڕسمی ئەمریکایە، ینی با بڵێن وەزارەتی خارجی ئەمریکا زیاترەوە بڵێن. لینکەش لە دیسکریپشنەکەی دادنێ بتوان لەسەر دەکە ڕاست بڕۆنە ناو فۆرمەکەی. ئەوە ئینسترەکشنە ئەوەن ئێرە معلوماتی ئەوەیە من لۆت کورتی دەکەمەوە. ئەوەی ئێرە دووەمینیان فۆتۆ مشکلی هەر سەرچەکەی ئەو ڕسمەی کە بەخۆیان دانێوێتن چەند بین لە ڕسمەکە 600 بی 2x2 بی ئەوانە ئاسانە لە ئاخیرەکەی دەچینە ناویش کە کوپەر دەگرێتەوە. لێرە دەست پێ دەکرێتن بگەن ئێنتری ئەوە 2024 تەمانەوە لە 2024 تو ئەوڕۆکە تەقدیم دەکەی لە 5دا هەتا 8/11 مودەکەیتی ساڵی داهاتوو کە 2023 مانجی 5 ئەعلان دەکرێتن چەند کە زۆری گرتێت چەند کە زۆری نەگرتیا. ئەوجا معاملات دەکرێتن لە بۆ 2024 ئەوەندە درێژە دەچێش، یعنی وەختەکە ئەوەندەیە. با بچینە سەرێ ئەوساو لێرەش چێک ستاتەس لە ئاخیر وچتەوە بۆی سەبمیتی دەکەی ڕقەمەکە دەداتێ کۆنفرمێشن نمبەر ئەو ڕقەمەیە دەبی لە لای خۆت دانەی جارجارە بتوێتە مانجی 5 دەی لێرە چێک دەکەی نە بە ئیمێل لۆ دێنە بە ڕقم مۆبایل لۆ دێتن بەس لێرە چێک ستاتەس ڕقەمەکەی خۆدا دەنەی پێ دەرێ ئایا نە. لێرە با بچینە سەر بیگن ئێنتری ئەوە لێرە دەست پێ دەکرێت. طبعا ئەوە دێتن لۆکو پڕکردنەوە لە بۆسی زیاترە بزانێت و ڕۆبۆت یان شخصی تەبیعی کان دەگەی ڕۆبۆتی دەستێ سەرێ مەسەن نەخوێنراوە ستا نازان بڕاستی ئەوە ئاجێ ئەگە نەمزانیت چیە ڕاست لێرەدا دەگرم ڕقەمەشکەم بدێ ئستا ئەوە ئاسانترە لە بۆ من لێرە دەیگۆڕی دەچمە سەر بزانم چییە هەمووی بە کەپیتاڵەتی هەرە NPKVRAC زانم ئەوە تەواو چوە ناو لێرە نای خۆت دەنووسی هەر بە عەشوایی ناوەش خۆم دەنووسم لاسنیم ئەوانە چیە خۆ لە پاسپۆرتی عراقی بەڕاستی ئەمە لاسنیمان نییە هەندێکی ڕێژ باوەڕی عەشیرەتی دادەنێ لەچێن دەنووسرا و لاسنیم بنووسە لاسنیم دەنووسی مەسەلەن کوردی ئەو لاسنیمەکەی ناوی خۆم ئالان مەسەلەن میدڵ نیمەکە سبیتن مثلا دەنووسین یونس وادانی جێندەرەکەی خۆ دیاردەگەی ئەجە کوڕبی کزبی ئەڵێن ئێستایی منەوە مەیلا ڕۆژی لەدایک بوونت چەندە مەسەلەن ئەوە معلوماتە چی ئەمریکا بە مانگ دەست پێ دەکە شەرق هەموو عالم بە ڕۆژ دەست پێ دەکە ڕۆژ مانگ ساڵ ئەمریکا بە مانگ دەست پێ دەکات و بنووسە نووسە دەنووسی یەک نەوی با بڵێ بالێمەتێک نەسی یەکی 5 لەدایک بووی 5 دەنووسی 1 2000 و با بڵێن 2000 دادنێ ئەوە ئەوەی دادنێمانی گریمانەیە Enter birthplace only لە چێندە لەدایک بووی سیتیەکەی بنووسە ئەم ئەربی لێ دەنووسم باشە کەنتریەکە لە چێ لەدایک بووی عێراق لە دوی عراقی دەگەڕێ ئەوەی عراقی خۆمان ئەوە کەتینەکە بینی ئیران و ئێرلەندا باش country eligibility your country of eligibility was normally the same as your country birth هەمووش are you claiming کە مشتەکانی یەسە و هیچ مشکلە نییە لێرە دایمەنە هی عراقەمی یەسا گە نۆی داگری دەدباتە ئۆپشنیت کە ئەجە تۆی دامەگرە لێرە ڕسمەکەی خۆت دادەگری ڕسمی خۆت دادنی ئەم ڕسمەکەمارە ئۆڕێدی حازر کرده بوو
بزانم ڕسمەکە لێ دەبیتن ئەگەنا دەتوانین لێرە بخوایان ئەوەی خوان هەیە ئۆپشنە چخوانەیە کە لە بیدایی باسم کرد کە و ڕسمەکەی دادنرێ هەندێک ڕسمەکە نابی گەورەبی نابی گچکەبی پشتی نابی سبیتن دەچینە سەرەوەی لە کۆتایی ڤیدیۆیەکە لەگەرمان بن ڕسمەکی چوزەکەمە من ئەوەم داناوە بزانم دەبیتن لۆی ئەو ڕسمەکەم دانا مێلینگ ئادرێس لەبەرەوەی لە عێراق ئادرێسەکی وامان نییە عینوانی ماڵ تو هەر بەس بنووسە سەردەنووسی خەبات ستیەکەمان ئەربیلبی گۆڤەرنێتەرەکەم شار ئەربیلە زیب کۆدی هەولێرە چەندە دەتوانی زیب کۆدەکان لە هەموو شار و شارەتەکان جیایە مەسەلەن ڕانیە جودایە چەمچەماڵ جودایە کەس نەزان جودایە ئەو نەوانە ئەجات و من بەس چارم دەرینە ئەگەنا دەتوانی بچی لە ئەوەی دەبینی لە گوگل دەربینە بنووسە زیب کۆد ئۆف ئەو شوێنە عێراقت بەعام نادە مەسەلەن زیب کۆد ئۆف هەولێر ئەربیل مەسەلەن ئی هەولێرێ 44 001 لەو معلومات دهۆک 42 001 سلێمانی 46 001 کەرکووک 36 001 هەولو معلوماتە کەنتریەکەمان دووبارە عێراق ئەوەتە عێراق تەوانە ڕسمە مەرەوە بە عەشوایی کرد بە مۆبایلی کردیتم ئەو شتەی سپێ پشتمەوە دیارە پلاشی کارەبایە Okay, no problem. مشكلة وانا في country where you live today هلا لا دجي هلا العراق دجي شو عندك هي مثلا العراق وبلا مثلا لشارش كدجي يعني لولادش كدجي ما واناش مثلا فون نمبرك تسنده هذا رقم كيداني مثلا 0750 999 ورقمي قديم يخون بوكو عشان سنة زمان بلا اشياء ايميل ادريسك هر ايميل ادريسك شي داني مثلا دنسي كورك 2000 @gmail.com confirm بنووسۆ ئیمێلەکەی دەتوانی کۆپی پێستەکەی دەتوانی ئاسا کۆپی پێست ناکەن لەبەرەوەی دەبی 2000 بنووسێنەوە کۆ غەڵەتە چی بکەی هەتا تاکید بن @gmail.com باش لێرە ئەوجارە بڕوانامە چیت تەواوکرد یەکێمان دەرێ پرایمەری سکول ئۆنلی تەنها سەرەتایی بێ یاخۆت ئەعدادیام خینێ بەڵام شادەم وە نەگیری ئەعدادیا شادەم هەیە ڤەکەیشنەڵ ئیتر ئەوان هەموو دەستە خوارە هەتا دکتۆرا دەچێتن هەدوو چت هەیە وایدانێ وا حەز دەکەم ئەم ساڵ گوتیان لە شادی ئەعدادی کەمتر دەبی و ناجێم ئەمشا لێرە لەوەوە دەرێتن دەرێ You must have minimum high school diploma يعني شهادة إعداد الدبي هبيتني ياخد أجر وش نبي ياخد كابراشي دزرنجين بي دزرنجان skilled worker هون occupation مثلا وسطاي فيتري وسطاي كهرباتي أو أناش دور دبيني وراستي لو يا بيتور بزانت كامي شهادة إعدادي يعني مثلا هذه إعدادي يعني هذا تشتشوا هابيتي marital status حالي اجتماعي بابلين unmarried صلتي هاوسەری جدید کردیا یا هاوسەرجینم لێگەیەکە چکرێکەوە و جنسی ئەمریکی هەیە إلى آخره یاخۆ تەلاق مطلقەی یا مطلقەی ویدۆ ئەوەش بەهۆمێردی با بڵێن پێ دەڵێن لیگەڵی سەپەرێتی جیابووین و هەرچیانێت تەبیعی ئەوە هیچ دەور نابین ئەو کەیسانە هیچ نینە یعنی برێ خێزاندارم خێزاندار نەبووم کامەی باشترە هەنێکە چاندانێ مەسەلەن دەنووسم ماریت باشترە ئەوە ماریدم لێرە number of children چەند منداڵت هەیە تەمەن ئێستا تو ئەم لەسەر دەنووسم زیرۆ لەبەرەوەی منداڵیش دەبیتن چکە دەباتەوە سەر وەرەقەچیە لە معلوماتی منداڵەکانش بکەوە ئەجا لەوەیە ئەم هەر لە بۆ خۆم نووسم نییە منداڵم نییە ئەگەنا دەبات معلوماتی منداڵەکانش بدەی بڕکەوە ئەوە کنتینیو کە بزانین دەبات ئێستا دەرێ لێرە شتێک نەنووسێ بزانین ئەوە زۆر باشەکەەوە ئەو علامەتی سەرێ ئەو سوورە ئەتلیز بوون دێتە ڤریفیکیشن ئێرەکەەوە بزانین چی لە چێن دەرێ نەمنووسێ ئێستا لێرە نەمنووسێ تەماشاکە دەرێ لێرە your photo must be a square picture between 600 بە 600 پیکسل and 1200 بە 1600 پیکسل یان ئەوەیانەوە سەلوێ باشەوە غەڵەتانە کرا
هەتا ڕسمەکەی دیاری بکەین. ئەو ئێستا ڤیددیۆکە ڕدەگرن دەچم ڕسمەکی چارەکەم بەزە دەهینەوە ئێرە لێرە جا ڕسمەکەی دادەنێ بزانین ڕسمەکەمادانە لێرە نووسیمان خەباتی سەرەوە منطقەیە لە هەولێرە بەڵام باوادانین کنتینیو بزانین وزارە چمەنداتێ ئەوە ئەمەی بردە سەر پێیجەشکە زۆر ئاسان ئێستاکە پێیجەکەی تەرچی هەروکو معلومات دەرێ ئەوانە ئەتو پڕەتکردیتەوە وەکو تەئەکی دەبزانە ئایا ڕاستە یان نە مەسەلەن ناوەکەم ئەوتەیە و بێردەیەکەم و چەندە و لەچێ لەدایک بوومە و معلوماتەکان هەمووی ئەوتەیە ئەز ئێستا نمبەر ئۆف چڵن ئەوانە هیچ ناکەن سەبمیتی دەکەی باشە ئەمن سەبمیتی ناکەم لە بەرەوەیگە سەبمیتێکم نەمعلوماتەکەم هیچ نەبوون بە چانسەکی نەدەمە خەرجکرد الحەمدلله بەخۆم لێرەمە لە ئەمریکامە پێویستم بۆ نیە با ناوەک نە زیاد نەبیتن و بەستە قوڕعی و ناوە هەر وجودی نییە با نەبیتن ستا من ئەگە کلیک بکەم لە سەبمیتی ڕاست ڕقەمەکەم داتێ دەنووسێ کۆنفرمێشن نمبەر ئەو ڕقەمەی لەکە نەخۆتدانێ کورتی مختصەرەکەی هەر ئەوەندەیە هەمووی 5 دقەی ناوێتن ئیتر ئەمە ئێستاوە کانسەلی دەکەم هیچکە نامەوێتن بیکەم ئەس ئێستا دەچمە سەرەوەی ڕسمەکە و دایدنەی باشە یاڵە با هەر کە ئەوەشی بکەن سەبمیتی کەم زان چ دەبی ئەوەتەیە سەبمیتم کردو ئەوە لە بۆ معلومات دەنا حەزم نەکرد سەبمیتی کەم ئەوە سەبمیتم کرد ئەوە هەموو معلوماتەکەیە و submission confirmation entry success بوومە ناوەکە ئەوەتێ ئەو confirmation نمبەرەکەی لەو معلومات ئەو ڕقەمەیە دەبی لەکەنە خۆت خەزنیکەی مەدە الحیاتات یعنی مەدە الحیاتە مانجی 5 باشە ئەوەت هەموو معلوماتەکە ئەوەندەی خڵات هیچی تر نییە جێستا دەچینەوە سەر چێن دەچینەوە سەر پێیجی بیدایی زیان ڕسمەکەی کودادنێ دوو ڕسمە وەکو نمونە گرتیە باشە با بگەڕێنەوە ئەوە هاتیینە سەر پێیجەکەی بیدایە ئەگەر بە بیتان بێ لێرەوە دەستمان پێکرد ئینستراکشنەکە دەخینەوە ڕێنمایی بەڵام فۆتۆ لێرە فۆتۆیە دەکەی هیچ مشکلە نێگە ڕسمەشی بۆ مۆبایلەکەی خۆت بگرە و تەواو هیچ ئەوەت نەبیتن خەمن نەبیتن لێرە پێ دەرێ ئەو نوع ڕسمانانە دەبیت تەماشاکە ئەو ڕسمانانە مهم نیە محەجە بەبی بەس عینێک لە چاو نەبیتن ئیتر ئەوە پشتەکەی سپی بیتن و تەواو هەندێک نمونەی دا ئەو ڕسمە دەبیتن ئێستا ئەو ڕسمانان دەرێ نابیتن ئەوستاەوە باشە ئەوەیان باشە بەڵام ئەوەیان تاریکە ئەوەیان زۆر بەنفسەجێ ئەوەیان تاریکە و سێبری هەیە لێ ئەوانە نابیتن لۆیە ئەمە دەچینە سەر چێن دەرێ باچینەوە سەر ئەو شوێنەی کە فۆتۆ توڵ نەشان لە دەستە ڕاست لێ نووسرایە فۆتۆ توڵ لە بن ئەو ڕسمەیە فۆتۆ توڵ ئەوە کلیکەکی لەسەر دەکەین ئێستاوە مهینە ئێرە زۆر ئاسانە ئەگەر ویستی داوانێت دەستە ڕاست بخینەوە معلوماتێک وەکو نییە هەیە چەندە هەبیتن گڵاسەوان لە چاومەکە زۆر کەس پرسیار دەکات حەجە بە دەبیتن یاخود دەبی ڕفتەکەی لادە زۆر ئاساییە بەڵام بە پێ ڕێنمایەکانی خۆیان و ڕسمەکەیدا لێرە نووسرایە چوز فۆتۆ ئەتۆ ڕێک ڕسمەکەت گرتیە یعنی مسبقا ڕسمەکەت بۆ مۆبایلەکەی خۆت بیتێمە هەوڵەکە پشتت سپی بیتن یەک لۆت بگرێتن یاخود بە خۆت بیگرێن هیم نییە کلیکە لەسەرەوەە ئێستا من دوو ڕسم گرتە بزانم کامی دەبی کامی نابێت ئێستا منەوە ڕسمم گرتیە هەلۆ ئەوەی لە ڕۆفێندارەکەمە زۆر بێسەر و بەرە تەماشاکە ڕسمەکە دەرێ نابی لەبەرچە منم هەردیار نییە سەرۆم زۆرە تەنیشتەکەم باگراوندەکەم هەمووی نابیتن لۆ معلومات گرتن لۆ تێگەیشتن زیاتر لۆیە چتەکەمە من choose another new ڕسمەچێدا دەنێ ئەوجا ڕسمەشکێدا دێن ئەو ڕسمەم گرتە تۆزە یعنی معقولترە زانمەوە چییە ڕاست گوتی accept processed ڕسمەکەتە بێ هیچ مشکلێ نییە بۆ سەر و قژە برژەیە هیچ مشکلی نە ڕسمەکە و تاوە ئەکسێپتی دەکەی و کلیکە لەسەری ئەکسێپتکە و ئێستا تاوە ڕسمەکە تەواوە لێرە داونلۆدە داونلۆدی بکە ئێستاوە خەسم بوو ئێستاوە ڕسمەکە داتێرە و تەوە باشە هەر ئەوەندەیە ئەزە ڕسمەیە مسبقەنە تۆ ڕسمەی حازر بکە پێشوەی بچی فۆرمەکەی پڕکەوە ئەوەتان لە مێشکەوی فۆرمەکە ئەو ڕسمی حازر کە پێشوەی فۆرمەکە دەستێکە لەبەرەوە بزانم 6 دقەتە 1 ساعتێ دەی پڕکەوە فۆرمە ئەگەنە دووبارە دەیکەوە لێ هیچ تاخیر بوو نەچیمەکە
کورت و مختصری هەر ئەوەندەیە و ئێستا لینکەکەی دادەنێم لە خوارێ ئەگەر لایکەچی بکەین لەوە پێیجێ و کۆمنتەشی بنووسنەوە گەورەی خۆتانە و با خەڵکی کەش ببینی و تا ڤیددیۆشتر هەر شاد بن و ئەو ڤیددیۆ تەمان هیچ ڕەبتی بەوە نەبوو چکەم و ڤیددیۆکەم زیاتر گەشتی ڤیددیۆی دەکەم لە ئەمریکا و لە شوێنایتر بەڵام ئەوەش تابعی مۆزوعەکە باسی ئەمریکا ئەوانەیە لەوێ ئەوەشن زیاد کرد کاتێکی خۆش ئینشاڵڵا بەختێکی باش لە هەمومانەگە خێری تدابی خوای گەورە بینتە ڕێ ئەو کەسانی کەوا مستەقبەلی باش دەبێت کاتێکی خۆش و خواحافیز